دکتۆریانەمێ پرسیارێکی زۆر سادە بکەم. بڵ بۆچی من کاتێک خواردنێکی دەستی خێزان مەخۆم ئەگەر بڵێم خواردنەکەت سوێرە یا خواردنەکەت کەم خوێیە یا تۆزێک خۆش نییە بۆچی ئەبێ بە شەڕێکی گەورە؟ ئەمە چەند جار ڕوویەوە لە ماڵی ئێمە؟ بەڵێ ئەتەوێ بزانی بۆ ئافرەت ئیشی ناوماڵوە بزانم بۆ ئاورنخان ئەوەم ڕوون کردەوە. ئافرەت ئیشی ناوماڵ بە بەشێک لە کەسێتی خۆیەزانێ، ینی ناوماڵەکە بە بەشێک لە کەسێتی و هەوی و ناسنامەی خۆیەزانێ، خواردنەکە مطبەخەکە هەموو هەموو شتەکە. بەڵام ئێمە پیاو ئەوەمان نییە، ڕەخنە 100 جار لە ناوماڵەوە بکرێ نایخێنە سەر خۆمان. ئێمە ئیشەکەی دەرەوەمان هەوی و ناسنامەمانە، بەعام زۆربەی پیاوان وایە. بۆیە کە تۆ ڕەخنە ئەگریەڵی خواردنەکە سوێدە نازانم ناوماڵەکە پەرت و بڵاوە وەکو وایە هجووم کەیتە سەر کەسێتی. ئێمە هەموو جارێڵین نابێ مرۆڤ هجووم هێڕش کاتە سەر کەسێتی بەرامبەرەکە هێڕش کاتە سەر ڕفتارە هەڵەکە. تۆ توانی بە شێوەیەکی تر پێی بڵێ هەمان هەدەف هەمان ئامانج پێکی ئەویش چییە؟ ئەڵێ ژینۆخان تۆ هاوسەری منی، خۆشەویستی منی، کەسی منی، هەموو شتێکی منی، من کێشەم نییە لەگەڵ تۆە، بەڵام ئەگەر خواردنەکە تۆزێک خوێەکەی کەمتر وە خۆشتر دەرەچوو خۆشە ئەبی ئەووا بێ وەڵی تر ئەوە ژن ئاوایە بەخوا عالەمی ژن ئاوایە، تۆش خاتونجا عالەمی پیا و ئاوایە. نازامی شتێکی ترتان ماوە دکتۆریە خاڵ حەز ناکەم بە سەرمانە تێپەڕێت. ئەم ئەوێ کە من لە ئیش هاتمەوە ئیتر ئیشی ماڵیشی لەگەڵ بکەم. چەند جارەمی پێوتمەڵە تۆ بۆچی ئیشی ماڵەکەم لەگەڵ ناکی بۆ یارمەتیم نایی لە ناو ماڵەکە لە دکتۆر من لە بەیانی زۆر لە ئیشم یەمەوە هیلاکومان پێویستم بە ئیسراحەتە، یعنی بڕۆم خواردنیشی بۆ دروستکەم لەوەتی دنیای دکتۆر پیاویشی دەروی کردوش نیشی ماڵەوە ئەمەوەی قبول نییە. هەڵێ نا تۆ بێت لە ماڵۆ یارمەتیم بی کاکە خۆ ناڵم خواردنەکە دروستکە تۆ خواردنە بۆ دروستکە ناخێ نامەوێت بەساڵم جاجارێک یارمەتیم بە هەموو هاوڕەکان مەڵێن پیاوەکانمان کەیتەوە یارمەتیمانەدا و خۆمش ئابدی ئەو یارمەتی جیایە و خواردن دروستکردن جیا، ینی ئەگەر قاپەکان کۆکەیتەوە ئەوەی خۆتەر کۆیکەیتەوە نەک بەجێ بیاڵێ خۆم مەطعەم نییە. جاری وا ئافرەتە ئێسا زۆر ئافرەتێ لەوانەیە خێزانی تو ئیش ناکە، بەڵام زۆر ئافرەتێ لە دەرەوە ئیشەکە کاکە جاران حتا لە لادەیە ژن لە دەرەوانێ ئیشیە کرد کۆڵیە کێشا چوزانم دەستکەنەیە کرد چیە کرەمانە هەر هاوکاری هەر هەبوو لە بینی هەردوولایە. یعنی چیتە ئەگەر هاوکاریشی پێ من ناڵم ئیشی ماڵەوەی بۆ بکە، بەڵام هاوکاریەکی بکە هاوکاری جیاوەرە حەزەکەم هاوکاری بکە، یعنی هەست بەبوونی خۆیەکە هەستەکە، یعنی ئەگەر تۆ ئیشێکەکەن ماندووبوونی ئەزانی ئیشی ناوماڵ چەند قورسە. کاکە جانەمەی پیاوازانی ناوماڵ ئاسانە وەڵی پاکردنەوەی و شتن و جل و بەرجی مناڵ و چوزانم غەسالە لەولا و چی و لەولا جان دێژنی شێ زۆر زیاد لە پێویست احتیمام بە ناوماڵ و پاک و خاوێنەکە ئەمانە هەمووی ئافرەت بارە بەسەریەوە یقی چێکە تۆ تۆزێ لایەکی و بارە هەڵگرە خۆ جمعانی شن نییە کاکە خۆ تۆ هەموو ڕۆژە قابلە هیچکەی خۆبێ ڕۆژە عوتڵێ ئیسراحەتێ بۆ خۆ بکەیت تۆش پیاویش پێویستی بە ئیسراحەتەیە لەو کاتانێ هاوکاری بکە خشتەیە دابنێ خاتوو جان هاوکاری یەکتری بکەن. من هیوادارم ئینشاءڵڵا شت ئەوە گەورە مەکەن. ئێستا شتێ تێگەشی لە سایکۆلۆژی پیاو تۆش کاک بڕا شتێ تێگەشی لە سایکۆلۆژی ژن؟ بەتەکی دکتۆر من زۆر شتم بۆ ڕوون بۆتەوە بەڵام هیوام وایە ئەویش بۆ ڕوون ببێتەوە، یعنی من کۆمەڵێک شت هەیە بەڕاستی پێشتر هەستن من نەمزانیوە ئەگەر دوکان بگەڕێم لەگەڵی ئەوە نەبووی مهمە، ئەگەر دەست خۆشێکی لێ بکەم ئەگەر پیرۆزبایەکی لێ بکەم بۆ جلەکەیەوە نەبووی مهمە، بەڵام هیوام وایە ئەویش لە هەندێک شت تێ بگات کە جەنابەت باس کرد. ئێستا تۆ ئەو شتانێ ئەو پێی خۆشە بیکە تۆش خاتونجان ئەو شتانی ئەو پێی ناخۆشە مەیکە ئەوە تۆ پێ خۆشە بۆ دەکە تۆ ژەوانە مەکە کە پێی ناخۆشە وە زۆر ڕەخنەشی لێ مەگرە ئەو ئێستا بۆ ماڕوون کردیتەوە ژن ئاوایە و پیاویش ئاوایە دە تۆ کە ژن حەزی بە شتانێ پیاو حەزی لێ نییە تۆش کازانی ژن حەزی لەوەیە تۆزێ هاوکاری بکەێت تۆزێ زۆر جانمونێکی جوان هەیە ئەڵێ ئەگەر یەکێ پێ سوارە و لەگەڵ بێکی پیادەیە کاکم هەموو ئیشارەتی پێیا و کاتە ینی با تۆزێ ئەوەی سوارەکە تۆزێ سەری خوارکاتەوە و با تۆزێ ئەمیش یادەکەش سەر بەرزکاتەوە پێی بەرزکاتەوە با بتوانانی شتێ خازژێتی بۆی بەیەک بکەن. ئەم دوو عالەمی دوو کەوکەبی جیاوازن دوو ئەستێرەی جیاوازن دوو جیهانی جیاوازن دوو سایکۆلۆجی جیاوازن. هیوادارم لە ڕێگەی ئێوە کاک بڕات لە ڕێگەی تۆ ژینوە خات توانی بێتمان سوود بە بینەرانیش و بەم میوانانەش بگەێنین و میوانەکانیش ینی ئەو خوشکەکانیش تفعلن هاو ڕای تۆ بوون و پیاوەکانی شاوڕای جەنابە بن ئەوی تر ئەوە علمی ژواڵێ میوادارم ئینشاءڵڵا لەمە دووە بەوەی کێشەکانتان کەم بێتەوە هەر خۆشەویستی و بەختەوەری خێزان بەردەوام بێ ئاوا بکە بە قوربان ئەگەر شتەوێر عینادی بکەیت و تۆ پتەوێ ژنەکە و تۆ بیرکاتەوە تۆ شتێ پیاوەکە و بیرکاتەوە بەخوا ناگەنە نەتیجە.